ناوە لێنەوە ئەموانەیە بە ئاسایشی ڕۆح و بێتمانێک لە خزمەت وتەی ئەم گەورە پیاوانە کە ئەوەستین ئاسایش بۆ ناخمان بێت، ناخمان ئارام بێتەوە، ڕۆحمان ئاسوودە بێت. ئیمام ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خۆی لێ بێت یەکێک لە عارف و عابدە گەورەکان دەستی پێشوو لە خزمەت ئەو بابەتا بووین کە ئەفەرمێ چۆن ئینسان زەهر بخۆ ئەو زەهرە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر دائەنێ بە هەمان چەشە گوناهەکان ئاوا کاریگەری لەسەر دڵ و قەلبی ئینسان دائەنێ. بەخوا جای دوای ئینسان بەهۆی گوناهەوە دڵەکەی مەحروم ئەبێتە زۆر نوری خوا جەل جەلالوهو یان زۆرێک لە نورەکانی خوا کە پێی داوە ئەقوژێنەوە وردە وردە نامێنێت کاتێک کە گوناهەکان ئەکات و گوناهەکان بەرز ئەکاتەوە. ئەمڕۆژ بەقایە ئەو دەرسێکمان ماوە لە خزمەتی ئەبین چونکە هەندێک ڕێوایەتی بۆ هێنان لەسەر خەتەری گوناه، چەند خەتەر ئینسان گوناهکە. زۆر کتێبمانێ بەخێنەوەتەوە، زۆر وتارمان توێ لێ بۆ کە باسی موژدەکانی کردووە. ئەم کتێبە بۆی ئاسایشی ڕۆحمان بۆ دروست کرد، دێت باسی خەتەرەکانی گوناهەکە بۆی لە گوناه خۆمان دوورخێنەوە و ئاسایش بۆ دڵ و دەروونمان دروست بێت. أفرمي الإمام أحمد رضي الله عنه إلى حديثه جليل رضي الله عنه في قوله صلى الله عليه وسلم فرميتي هيج خوك نية كدسكن بمعاصي وخراب مكاري أو كسانيك عزيز وقولا أو كسانيك زورترين أو كخرابين نأكد برام راجلين نأكد لو كخرابيك وأشكال أكرام أو عسان عليك أكرام فرمي إلا عمهم الله بعقاب إلا خير هذا ما يبيك عقابنا سكزورين باجو بلان خوالنا فرسو ونشعر الإنكار كان نشعر الرقريك الأخرى بكارين ويدور أخوبها لصحيح بخاري الأسامة يقول زيد وراتو فضل رحمة إخوة لأخوي واجبه أفرمي جملة بغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي إلى رجل قيامتها خلقان الإيمان لرجل قيامتها خلقان الإيمان خلنا وآكل نفسكيان يتدربوا بالدوري نفسكي خوانا على الأصول شنو في درجة كاتب ديوت على دەجێدرێژ ئاویان هێنایە دەرەوە چۆن ئەم گوێژە هەڵەسووڕا بە دەوری ئەم دارێکە پێیان بەستە بوو و لەو لە ئاوا هاتە دەرەوە فەرمێ ئاوا بۆ شێوازە ناوسەکەی دائەنێت ئاوا بە دەوری هەڵەسووڕا. هەموو ئەوەندە ناڕەحەتە هەموو ئەهلی ئاگر خۆیان دەبێ ئەچێتەوە دەوری کۆ ئەبنەوە ئەڵێن هی فڵان کەس ئەوە تۆ چیتە؟ تۆ وەختی خۆی یەکێک لەوانەی فەرمانە ئەکرد بە چاکە ڕایگریت هەکرد لە خراپە ئەڵێ وەڵاهی من ئەو کەسەم کەوە داوام ئاگەوازم ئەکرد قسەم ئەکرد بە خەڵکم ئەوە ئەو شتە باشە بیکەن ئەوە خراپ مەیکەن بەڵام کاتێککە بە ئێوە ئەو شتە باشە بیکەن خۆم نەم ئەکرد کە ئەو شتە خراپە دوورکەنەوە کەوتەوە خۆم بەچمان کرد. واتە ئەو کەسێکەوە کردەوەکانی موافقی قسەکانی نین فەرمانەکانی نین ئەمە نەتیجەکەیەتی. ئێوە تەسەوور مەکەن ئەمە هەتەنها داعیەوە باوز بەلاکان بگرێتەوە بەڵام هەموومان ئەکرێتەوە. والله باوشێ دەگرێتەوە کە لەگەڵ مناڵەکانیان قسە ئەکات ئەڵێ ئەوە بکە ئەوە مەکە خۆی نایکە، مێردێ ئەگرێتەوە کە لەگەڵ هاوسەرەکەیە، ئافرەتێ ئەگرێتەوە کە لەگەڵ کچەکانیان قسە ئەکات، هەموومان ئەگرێتەوە. زۆری ئەوانەی کە لە ڕۆژی قیامەتە ئەم عەزابە بە شیددەتە ئەدرێن خۆ خاتی گەوری خۆیمان پارێزێ بمانگیانە لەو عەبدانەیەکەوە زمانی موافقی کردەوە. ئیمامی ئەحمەد رواياتي مع أبو إجابته لمالك كل دينار فما حبله زوجور لحبة كان إسرائيل وتعالمه زوجور وملائكة زوجورين شو رجل في أورانا كده معلقي سودك وجبه إسرائيل أول كان أول كده أفهم هندجار من على كان خوي أدمي خليكي تضارب من الله أفرتاني كورونا كده
خێزانی کەوت لە جێ خۆی کەوت خوا جەل جەلالوه خەبەری نان بۆ پێغەمبەرەکەیان وحی بۆ هات فەرمووی بەو عەبدەڵێکەوە کەوتووە لە پشتی ئەوە بە حەیاتی کەسێکی سدیق دەرنایە چونکە تووڕە نەبوو کاتێک کە ئەو منکەرەی بینی لەناو ماڵوماتەوە تووڕە نەبوو لەسەر منکەرەکە سبحان الله دەیخەن تووڕەبوون لەسەر منکەر زۆر گەورەیە ئینسان کە منکەرێکی بینی ناخی پێ بەهێژێ دەرسی پێشوو لە خزمەتانە وعاز کردم کە دڵی ئینسانی ئیماندار لە یەدلوب قەلب المؤمن بەخوا ئەتوێتەوە چۆن خێر لە ئاوا ئەتوێتەوە ئاوا دڵی ئینسانی ئیماندار ئەتوێتەوە کاتێک دەبینێت ئەو هەموو منکەرە جێبەجێ ئەکرێ و پێی ئینکاری ناکرێت ناتوانێت ڕێگری لێ بکات بۆیە ئێوە زۆر پێویستمان بەوەیە کە لە مەسائلی منکەرەکانە بۆستی بەرامبەریان ئەمڕۆ ئەم میلەتە ئێمە بۆچی ئەو حاڵی لەسەر قەومە ئەو هەموو منکەر ئەبینین لە دەوروبەرە لە خۆمانە لەسی خۆمانە لە مزگەوتەکانمانە لە ماڵەکانمانە غیرەتی ئینکاری منکەر لەناومانە نەماوە هەوڵدان بۆ ئەوەی کە تەغییرێکی گەورە بکەین لەناو ئینکارەکە لەناو منکەرەکانە تێمان نەماوە یان تۆ تەسەووڕ کە ڕۆژ جاری وایە ئێستا ئێمە هەر هەمومان ئاسێکن هەموو خەڵکی موسڵمانی کوردستان نازانین ئەرێرەیەکی باشە نازانین یەک ماڵبوونی شتێکی باشە نازانین کە ئێمە هەر هەمومان پێکەوە یعنی بین هەنگەوە بەرین چاکە نازانین هەمومان غیبەت خراپە نازانین ئێوە ئینکاری ناکەین بۆ هەمومان پێکەوە ئەسڵەن جاریوایەتە ئیدیشێ بۆیە ئەوە خەتەرێکی زۆر گەورەیە کە عقوبەیەکی زۆر گەورە چاوەڕێمانەکە بەرامبەر بەو کەم تەرخەبەی کە هەمانە لە ئینکاری منکەر ئەنواع جۆرەکانی ئینکاری منکەر ئینسان قەت تەسەووڕ نەکەن کە ئینکاری منکەری کرد إلا أن بقصة بك أخوة جلوة بالدعاء وبير مجالك لزانكو كرهات برسالة لك المزدو سيد أولئك مش سيد أولئك حيث النبي جاني بروهم يكثرها برسالة كلها سيد أولئك أفتي كشار برسالة كلها سيد أولئك من شدوى أوان كان رشد حاتم أملا وسيلة كم خجليك قولي وزمان أفتي وصلوا هاو جاني بدلوا يسير خير بيه والله كتب أو مكان أو سلام القبو شيرازي يعني لو شلان ما وصل شلان باجني وتقول ليس قصير شكرا شيء بسيط حتى مرة سبحان الله غير الكتب زور بشنا وإنكاري أو مكرمة ريال ما إنكاري أو مكرمة دعاءك نجي نورزور دعاءك نجي أسر زور دعاءك زور بعرام ولا خير ولا خاطي ولا خير لو كان جاء ولما هو دقائق من هي الرمز قلت لي جوري بيوان سبحان الله لو دقائق وهات من جوري بيوان سيكون آخرتك دريج بيوان داني يشتوها صايرة ما صايرين بخيرات وكالفرق كتب خيرة كما غير في مكان ما هاتو سبحان الله آخرتن بيني وبس تأكيد لو كي لو يكره في مكان بحث كان ولا ديال تكون أولي ويشكل كأوانات وأنا كان يمتي وأنا في معنى اسمه وأنا سيرة وأخذت سبحان الله وتي أخوان مصر طلب كانت تومية توسك معينة لما وصل وتم أخوان دريش مكانتي وتم سبحان الله من أميز إنكاري مكركنا كم لترسي أولي وقوع تقصير كشي وفقية أعمالية تبدأ ما دريش ولا ما مش الرياض ما هيش يفهمون بس دعاء خير بوك مادام دعاء كمان كيش كلمتها دعاء شخصي شيء ولا إنكار منكر ما يجري إنسان إلا بزمان بيكر بلان جهدي بوكر والله يا رفيقك تحب خلامك حلو تشوف نصيحة ولا شو يرجع دعاء يوكي لإنكار منكر يقول ترسل بخوا بروجر بلاقي سكتير مريض هسه كنا قلناها تو دس نكب لكن أنا يخوي وليدات يبدأ تصموات يبدأ صلوات الندى فأنداز قدري مجال يخوي تو يخوي وليدات يبدأ الإيمان يخوي ترسل يعني رأسي ما صفة هذا ليات كده لبيش كده بوي الأسهل والرحمن لا مركز اللي خلابكات بينين يعني زور لدلما بيزنا وأبي وناتوا الإنكار مكررك هل جارك بزمان ناتوا بدعاء نايك هل جارك موسمي زمان يكون عبالي بك بزمان نايك طبعا موسمي زمانيش
كلوي موسم هي ويبينجي قصر موسم هي ويبينجي سو كانت الإنسان قصر هي لموسم كان نشوك إسفادية ومزاريش أداء قصر شيء أفوتي لا أبيز من هيك ساس كابو صحيحة بجانب وإمكان وكان أبي يجب إلى خاصة هذه الإنسانية ماذا الصفات إيمان أخوة بناها بيني أو تقصي سير ما نكر طلما نهر جالويا يعني مالك يقول لنا القصة كي مشهورة أفرجالي جنجي بين عارف إخوانه وخلق دورين داو على جنجكش سافر وأكيد أقول له بس يا الله يا الله أنا مالك يقول لنا رايك هنا أبي هنا جون دمي شور على رشاب وجنجك باقي كذا وترتيب كذا على خلقي دون خسارة على زوجتي وبلاي أنا خلقي ما شو مالك ولا كذا إيش سافر جاء كتوه بس أفهم سبحان الله على يجي بيان يجيهم بزيوته كيف يجي بيان أنا سير كل الدنيا يا الله كم يا الله بيستو على أشهر مالي قرينا حتى يعني دعائك الأخوان بس دمي أم عبد الطاقر بوي بدمي فاقر وخمسك وتوخر يا الله أفهم كذلك كل دمي كم على كهاو كنجي ولا بردمي حوالي كوتي مالي كتوي عشان لا يبقى زوج سيسوع تجوزان المالي بخوا أو كسيك تقول دعاء لبردم أكل بومن ضوي أجدار كده كيس بالية أمام زوج بدو تصور كأنه يلا ضوي كجاك بيقولي بس بزار موشي من الأربعة كده والله وشيخ ولا ينزل براز حسب إنك لدمي في وجايبة تدرس عشان لدمي شلون لعل أو كمية لدمي في جوان ويتدر بخوا الجوربياني وشي وزارة تصرفات يعني كله وصلت يعني كله إما إيشون إما تشون من الأول وكسان يكون مخيرك أو كسان خلاب لك تشون تولد تشون مرق تشون بشيوازي ناشرين تعامل لكن أول شيء قاعد كدولك ويزرور أم صفتان زوج الجورن هما بيكوا هوا بدين أصفة الجورن اللي هم نجيلوجيك قلنا قد بتشوف سير نكين والله جاري ولا إنسان لو أشي إنكاري منكاري زور بشتكي بسيط يبقى هل يكرده هو ولو بوشي تشوه بيني كاري زور جورك فرما اشتكي أبي أوليكم صلى الله عليه وسلم أفرد إياكم ومحقرات الذنوب أجل تندبي ونها بشكوة كان جورك يبقى لخوتها لدولوك رايدة أفرد أبونا بشكانا كوب أبنا وكوب أبنا وكوب أبنا حتى أبنا شتيكي زور الجولة صاحب كي أفوتين هو تصور لك بس أبونا يقول عند جالس أنجا نصاري تشيك لا أبونا وردوان كوب أبنا تشي والله يقول تلما أكل بينهما أفرد فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنا فرد كوب أبنا وأستاذ هل يجب لك يا وكان قولة كان إنسان كان بروه كان دي قول حتى هو يكن بهلاك نمونيك هنا توبير الله صلى الله عليه وسلم أفرمي قول الدين يدشتك زوج صلوانية أخواننا كان بيانا حاضر كان هل كسي بوشي لأنه يبوش كأجرين دي بسأخواننا والله يقول هاي جاءوها يسأل أصلا أم ولد بوشانا وأكينا وأزاين شان قولك بس الرسول تانية مؤسسة عيدي الوصيق سيدي زوجون هي خرماني في زور الجولة بعدين كيشخاتي بشكل سوتي كيشخاتي زور بشكل دائري سنين خرماني جولة سوتي أما خطر كيك إنه ليلة السنين فجاري ولا إنسان بناه لك محققات الذنوب هل لا شيء لك توبش لك لو أتشكوا بناه لك السرعة طولي كسوكو تأيبا مشركين لصحيح بخاري هاتوا أنس يقول مالي ومن إجابته ورسول الله فرمان إنكم لتعملون أعمالا هي أدق في أعينكم من الشعر أخواني كردواء كان طالمون شنل تنكو بشوكة لتشوتانا أبو شرط يتبيش شوتانا يتكرمني ولا تانا وإن كنا لنعدها على عهد رسول الله صلى الله عليه وسلم من الموبقات بخوا
قوائم زمان بيغمريان صلى الله عليه وآله وسلم ومن أزانيك لموبقات كإنسان إلا الدين رأى الله دين دليل ولا تصور كزمن أصحاب شون زمن إيمان شون أو شون لبنا أخوانا قالزم إيمان شون للصحيحين أتوا عبد الله بن بيغمريان صلى الله عليه وسلم فرموي عذبت امرأة في ذروة شيلين آفرتك بس الأمر شيلين عذاب دراع عشان فعذبت امرأة لرجل قيامتها عذاب آفرتك دراع لسرشي لسر شيلين السجن كل حتى تمشي لكمل أخذت مويمه فدخلت النار شو ما أقرأ نأو خوالدنوا بدأ بمشي ليه نأو اللي قرأت شيء لسر زي يشتري بقول خوال أخذت التنهى لسر أم دلقائي داخس فنخوال عذبت عذابك فدخلت النار شو ما أقرأ يعني أقرأ مسيكين بيصير جرمكاكين ميرولين فينا بيخلنا شيء كواحد شيء مدري بس شيء مشكلة بيننا لشيء كسجن كواحد شيء مدري هالشيء المخلوقات إخوات أو روحي كلوبا كانوا إنسان تكوبته ناتو على روحك ولا روح تيناك ولا تو مثلا أعمل بس روحي كيشاو ظلم ليك يقول أجورك حقك يقول لك ظلم قيل بروح حكم شيء الرزق قيل تشندين مراق حكمتون الرزق قيل قومك أي من تصور الجاري عليك الله فلان لا يعني هو الأعمى بس أنت ظلمك يقولوا تغيبتك يقولوا يعني أول فلان الشيء بخلي فلان الشيء بوشي وازن بس أنا أقول جل ما نشان قولي بس أنا أما نحن رجل قيامة بكون وشكاوى أو كم هريك داوي يشيلك الوجه كان كهيش بوتو غاملته لا حلياء تكتب حلية الأولياء كتبه زور تايبته يعني أشتك أولياء أخواني بأعظم كتبك كتب مجردك كما فارسية لنا وهم كتبه نعيابة ولما عندي ملاحظات سري مسيوة سري هند زيادة روي لهند مسائلة وهم كسر نبو تعبيدي قوة أكتب نخلمته تلا برنامج هم وكتابة مختصرة وكتابة يجيبك درس بدرس كان هم الناس كانوا جوله كان وكساني جوله تشوفون شوازي كاريان وفكريان يجي كتابة براسي حياة إنسان جوانا كان فمن أبي نعيم كتابة أول لحظة يقول في غاية وكان بنو إسرائيل لين على الرسالة كان بيوتي بنو إسرائيل لين وجوازا الدين كان هنا في الأمر مشتاق الدين فمن خير لا والله حمو ودولة حمو جالك أمر اشتاق هذا بيشو وأن فرمنا في كنيانك دي بيجي ترجعك اشتاق هذا بيشو نهي عليك أو مكان والله أشوف آكل ودولة حتى انسلخوا من دينهم كما ينسلخ الرجل من قنص شلون إنسان سلكان داء كلام ودولة وليات يشتكي أنا إما أمر إلى شريط حضارته زور جولة برزنا حضارتك كان هميشا جنب جولة ابتلاء كان عند جار حضارتك جيرة كيرا وما فوتي تصورك أن زمان التتالي مقولة حضارات إسلامي كوت هذا الطوال هذا هم إسلام دليل ولما لو تذكرتوا أكوش ذلك برمسيك عن حضارتك أو نبغى قوته يعني تتهرب وقوة المسلمين سدسي أمانك أكوش ذلك سبحان الله يعني هذا كسيك مسلمان أكوش برمائن زاهر معزبوية دس باكر دم باكر أمينة أم صفتانا تأثير جوالك يكسر ورمي وزلائها ويسيسيك الحضارات الإسلامية تشيلك للعالم أصلا تشهر شيء كده برام تسيركن كسيجي أوروبي أو أبينا وعزرت كوتو هم عالم بسيكوتو هليكو بشتغوية ولا دولة إسلامي كسي إيمان هين وتكو تشكي حضارتك اللي إذا الإيمان شون لحضارتك أشك شرك يعني تصورك حضارات إسلامي حضارات خوشويستي وزوق وشوقة حضارتك متمدنية برام
تێبە جەنگێ وەنەزانێت ئێمە کەمان حکمی خۆ ئەهێنینەوە لە سوچێتەوە ئەتوانین جێبەجێبکەین یا دەستی زێرە بڕین یەکسەر ناوە ئەو حەزارەتە ئیسلامیان هەموو پێکەوە ساڵەتە ئیجادەوە بۆی زودەوە ئیسلامیەکان بەعام هەمیشە شکست دێنن کاتێکەوە هەموو حەزارەت پێکەوە هەڵنەسێتەوە هەموو ئیشی حرەکاتی ئیسلامی ئەمڕۆ بریتینی لە ئەستانەوە حکمی خۆ بریتە لە زەمینە سازکردن بۆ دروستبوونەوەی حەزاراتی ئیسلامی ژیانی ئیسلامی ئەبێ ئیلا ڕۆژێک لە ڕۆژە دروست بێتەوە لە هەموو جنگەکانە ئێوە بازرگانەکان ئەزانن زۆر زیاتر فەتحی دەریان کردووە لە ئەو کەسانی کە بە شمشێر جیهادیان کردووە لە پێناوی خۆی گەورەی لەبەرەوەی بازرگانەکان پێش ئەوەی شمشێر بکەن بۆیە لە فقهی جیهادا فەرمێن چیکە هەر شوێنێ ئەگەر شەو نەلوردێ لەسەر ئەو شوێنە لە چاوەڕێی تا بەیانی احتیمال خەڵکی ئەو شوێنە موسڵمان بوون تۆ نەزانی احتیمال بازرگان موسڵمانە ڕێک بدوێت هیدایەتی خەڵکی دابێت بۆیە فەرمێن بەنو ئیسرائیل لە پڕهەوەی وازێ لە دین نەهێنا ناوە وردە کاتێک زانی دینداریان نەما چۆن ئینسان جلەکانی داکەنی هیچ شتێک لە دینیانە نەما کتێبەکەی ئیسترداد عومەر کە ئیمام عومەر بگاڕێتەوە حەڵی ئومەتی بێنێت چی نەکەن بەخوا لە مزگەوتەکان و شمشێرەکەی بەکارهێن بۆ چونکە تۆ لە ماڵەکەی خۆتە وازانێ ئەسە بە تەسەووراتی خۆمان ئێمە زۆر ئیسلامێکی تۆکمێ بەڵام بەرە تەفتیشی حاڵی خۆت کە بزانن تۆی موسڵمان چەندێک فکری عەلمانی تێدا دامەزراوە بێ بۆ خۆ بزانن زۆر لەناو ماڵا لە دەوروبەرە لە شێوازی تەسەووڕ لە هەموو شێوازەکانە کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر ئێمەدانا ئەبێنەوە بێ ئێمە بزانین کە سەبەب بۆیە ئێمەوت المعاصي بريد الكفر بەخوا گوناهەکان بەریدە بەرید چۆن جاران بەرید هەبوو نامەکەی ئەگەیاندی چۆن ئێستا سەنتەری ئاسیا و ساما نامەیەک ئەگەری بەریدی تۆ ئەوی دێن بەخوا گوناهەکان ئەوە بەریدە کاتێک ئەزانی گەیشتۆتە کوفر بەخۆت نەزانی ئەفەرمێن چۆن ماچێک بەرەو جیماعت ئەبا چۆن گۆرانی بەرەو زینات ئەبا چۆن نەسەڵ بەرەو عشقت ئەبا چۆن نەخۆشی بەرەو مردنت ئەبا ئەوە بەریدێک بەرید کەسێک ئەمینی کۆم لە علاماتی پێوەزانی تەواو کەسێک کۆتایی دێت ئەمە دلیل لەسەر ئەوەی کە ئەم کەسە کۆتا بوو ئەمە نەخۆشیەکانە فڵان نەخۆشیە فڵان نەخۆشیە فڵان نەخۆشیە ئیتر ئەزانیتەوە وردەوردە هەنگاوەکانی یان کاتێکەوە پیرە بینی ڕێشە سپێتی خۆت لە ئاوێنان کەسێک دەکەی نەخۆشیەکان و ئێش و ئازارەکانی لاشە و جەستەت کەسێک دەکەی ئەبینی ئەمانە بوو بەریدن ئینزانی خوان بۆ تۆ ئیتر هەنگاوەکەی ئەڕۆی بەخوا هەمان شێوەز ئەسیانەکان وردەوردە بەریدن بۆ کوێ لە نەتیجە ئەگەیتە کوفر ئەگەر دەتفکری خۆت نەکەی تەوبەیەکی ساڵحانە نەکەی هەر لە حیلەتی ئەولیا ئەفەرمێن لە ئیبن عەباسەوە ئەفەرمێن یا صاحب الذنب لا تأمن سوء عاقبته هۆ کەسێک گوناهبارەکە كسب ناكارك لا تأمن سوء عاقبته قد أمن نبي لويك عاقبة سوء خراب أمن نبي لعاقبة خراب أولا عاقبة خراب دا مكونيتو بخوا أويك دوري مناهكي دوري مناهكي قبلتنا أقل بيتو زي وجهي تبنيك أفرمسيك كمي حياة الملائكة كان لا شام راس شام بخوا المناهكي قبلتنا أفرمي بيكنينز كانت نازل خبر وشيء أبان شيء أكثر ما بيكنين كانت زول ما كقولت خوشي دربرين بما كانت كانت صلاة يا رسول الله شيء زول ما كقولت بخوا كانت كنا هي بس الدرجة وخمخوي لما كقولت بخوا كانت الترسيلوي پردەیەکی داداوە لە پشتی پەردەکەەوە یان دەرگایەکە داخستەوە لە پشتی دەرگاکەوە تۆ گوناهێکی کاتێک جێڵەی دەرگاکەیەت تەقەی دەرگاکەیەت هەوایەکی ناسک ئەدا لەو پەردەیە ئەی جۆڵێنێ تۆ سەڵ دەکەیتەوە لەو پەردەیە و سڵماکەیت بە ڕەبڵعالەمین ئەوە لە گوناهەکە زۆر گەورەترە ئەوە لە گوناهەکە زۆر زۆر گەورەتر بەخوا ئینسان جاری وا هەیە گوناهێکە ئەیکات لە ئەسنای گوناهەکە هەموو شوێنەکانی دا
يكسر رأسلك بلا لو خوا عظيم رانا أصلك ناترسي لو خوا عظيم كوا عقوبة أم كسأدا ناترسي لويك شندين جار إنزاري تقيزور جورا لدل روحي تو أدري بخوا أو زور جورا ترسانا لتقيد كان يعني خوفي الأخوة أو أنا كم بوبيته وزور جورا أفرمي هاوار بوتو نازاني أيوب عليه السلام بيغمبر بو چند قورو وچند دولمان يكسي فقير هاتا بردم مالكي وتي أو كسي كي ظالم زوري بو هناهم پنام بده پناي ندا بظلمكشي نود هيچي لبك حقي نو سري وتي من حقم بس دسنا بخوا عقوبيدا كركاني نما أولادكاني نما خدمكاني نما أجلكاني نما ألطونكي نما حجي نما لا شيء ساغيش نما سبحان الله لسر يكونا أبو شوازة بتسلسل بدوايا بوي براسي إنسان مسلمان أبي الزور أجي لبنا كان إمام أحمد وانا جرت وليدوا أفرمي يوم يبو أوزاعي كفرميتي يوم بلال بن سعد فرميتي سيري بتشوكي بنا كمكة سيري قوري أخوة بكبر أبني بنا با بنا كزور بتشوكي با بوشيبه أخوة فرمي بيا باشك سيري جاران كان خلق شون لدوايا وانا بيا باشك روشن لشوێنێک بینی ماڵێکی زۆر جوان کراوەتەوە ئەڵێ ئەوە سەری ماڵەکەی کردی ئەم ماڵەی کێیە ئەڵێ وتیان دوو فڵان کەسە ئەڵێ شەو هەتا بەیانی نەخوت عقوبەی نەفسی خۆی دا لەسەر ئەم پرسیارەت بۆ بۆ ئەخە چی وەسەر ماڵی خەڵکەوە بۆ لە ماڵی خەڵکە پرسی بۆ لێ کۆڵنەوەسە ئیشی خەڵکی پر ئەوان تو ئەوە بەلایەنەوە گەورە بوو نەک ئێستا هیچ کەسایە بۆ مەسائلی گوناه نەکەین فوضەیلی کوڕی عیاضە ئەفەرمێ گوناهەکانت بچووک ئەبێتەوە بأندازي أو إخوة بجورة بزاف قلنا كان جورة قبل مسألة بأندازي أو يكتب قلنا كم بتشوك سير شو قلنا هيك بجورة سير كي بتشوك بيته شو قلنا هيك بتشوك سير جورة مهما كان قلنا هيك بتشوك بيه كزور بحقيري توسيرت كده جود ندى وردة جورة قبل السنة هو أبيته ولا سنة أي قلنا هيك جورة والدنيا اللي هاتها وياك تصورك الجاري وهي گەنج تەلەفۆن بووە کە ماوەسا یان خوا دوعای خێر بوو کە تووشی موسیبەتێکی زۆر گەورە هاتوو تووشی چی هاتووی ماوەسا نامەیەکم بە هەڵە نووسیوە بۆ کەسێک خوا داوای عەفو بۆ بکەی لە ڕەب العالەمین ئەمە سەرەتای گوناهێتی ئەزان ئەو نامەیە چەند بە گەورە سێرەکە هەموو لاشەیەکەوێتە لەرزە ئەزانی ئەو گوناهە بچووک ئەبێتەوە لە ڕەب العالەمین ئەی وەرە ئەگەر مەسەڵەن گوێ نەدایە ئەم وتی نامەیەک چییە وردە کاتێک ئەزانێت کەوتوتە ناو گوناهانێکی زۆر گەورە بەخۆشی نازانێت خوای جان وحی ناگۆ موسا عەلەیه السەلام فەرمووی یەکەم کەس کە مرد ئیبلیس یا ڕەبی خۆی ئیبلیس ماوە چۆن مرد فەرمووی هەر کەس گوناهی کرد مردووە ئەو کەسێک کە گوناهە کرد ئەو کەسێکەوە گوناه ناکات بژمرێ هێشتا هەر زیندوو ئیحسانەکانی بەدوایە ئەوە چاکەکانی بەدوایە ئەوە هەمومان ئەو فەرمایشتەمان بیستووە کەسی ئیماندار کە گوناهی ئەکات دڵەسپیەکەی خاڵێکی ڕەشی بەرەکەی ئەگەر تۆبەی کرد وازی لە گوناهەکە هێنا ئیستیغفاری کرد وردە دڵەکەی پاک ئەبێتەوە ساف ئەبێتەوە ئەی ئەگەر هاتوو وردە گوناهەکانی کۆبوونەوە کاتێک ئەزانێت دڵەکەی ڕەش بووەتەوە هەندە جاری ختم ڕان لە دڵی ئەدرێت كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون كسبي خوين وأكاكوا دڵەکەیان بۆری لێ بدرێ ئەگەر بۆری لێ نادرێت حوزەیفە ئەفەرمێ صاحبی سری پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر هاتوو گوناهێکی کرد نوقتەیەکی ڕەش ئەدرێت لە دڵی ئەفەرمێ وردە وای لێت یەکەم جار مەڕێکی سپی بێنە پێش چاوی خۆتی مەڕێکی ڕەش بێنە سپی بێنە پێش چاوی خۆت یەک تاڵی ڕەشی تیان ئەفەرمێ جاری دووهەم تاڵێکی تر ڕەشە بێت دەیدێ وای لێ مەڕەکە بە تەواوی ڕەش ئەبێ هیچ ئەسەرێکی پێوە نابێت ئیمام ئەحمەد بۆمان ئەنجێڕێتەوە ئەفەرمێ یعقوب بۆی گێڕانێتەوە لە ئەبی صالح و لە ئیبن شیهابەوە ئەو ناوەدار بە قەسد ئەیان خوێنەوە چۆن ڕاستی ذیکری صالحەکان خۆی بۆ خۆی جۆرێک ئیسفادە بە ئینسان ئەگەیەنێ هەموو پیاوانێکی زۆر گەورە بوو عوبەیدوڵڵاهی کوڕی عەبدوڵڵاهی
هاتوا كبيغمبر جان صلى الله عليه وسلم فرميتي هو معشر قريش هو قورة كان قريش فإنكم أهل لهذا الأمر إيوه أهل أم بيامي خوايا هالقرب ما لم تعصوا الله ما دام أصلعني إخوانا كان أم بيامي إخواني إيوه هذا قرب يخلص الشارع كانت فإذا عصيتموه بعث عليكم من يلحاكم كما يلحى هذا القضيب بقضيب في يده شيء بدس المدارب فرموي هو قريش كان أم بيام هالقرب إيوه أهلي أوان ما دام عصياني إخوانا كان أقر عصياني إخواتان كان بخوات شلون أم دارت تويقلكي لي أكلته وخوا خلقي بنيري أو تويقلكان لي أكاته حشتا بيونا يلا زنا أفرمون في غمري صلى الله عليه وسلم تويقلكي لبيش شاي أنا لابرت جوا دارك سبيدر كده أم دارت أو مو شواز أفرمون رحمن شواز قريش أم برنامج قولان ورقت بونا قولان سرفراز بو سادي خلق بو دوري هم الدنيا بو كعسيان السبيكر ورده خوي خلقي هدى اگر سير اكن زي 8 صالي خلافة اسلامي عجب بديتي بقى هر عربي جديد هو سو كعسيان كده بو مسائل عصيان جواهي كان هو ابا مزور كان لو سيقول ان كردستان خوا فرصتي كيايا وفرصتك نما ليس لو تزور كذا بقرب ولا وخواهي جاهلي أم جورانم هو بشكل إيشه بشكل عصيان وجناه ما نكر خو ليس دي آرامي رزقي زور هم ليه سنته تصور كأسيام لو سوى سوريا أواه كاولو وسريكا بوشي أواه لهاتو يعني تو تصور كي سوريا بوشي وازك لهاتو لخولي لهاتو بخوا بروسكي عصيان كان وإليه كردن قناه باري كان أواليه كردن أو نتيجة ببيني عصيان وإنكاري نكردن أبو شوازي بردن أسايش كتيكدا شون قناه أسايش روح تيكدا أسايش جان تيكدا أسايش مال تيكدا أفرمي خوا جل جلاله لكتب كاني بيشوا بني إسرائيل هاتوا فرمويتي أجر هذه طاعتان كردم راضي أبن ليتان أجر راضي أبن ليتان بركات أبارين بسرتانا هو عبد كان بركتي من نهايتي نية زور قولي أجر هاتو عصيان تان كردم ليتان تور أبن كليتان تور أبوم لعنة ونفرين تان لأكم كنفرين من كردن هند جار تا بشتكانيش تان أروى نفرين تصورك لو أتشيت يكهم الغناء خواما بيتو ركردن لعنتها تي وصل مالكان من وصل تقدرنا ببي ويهزم خومالك معقولة تأخذ بكسيكي ديندار بزاني مالكة قرآن تيانا خير خذ بديندار بزاني ختم القرآن لمالتان نبي خذ بديندار بزاني شونيج لمالتان نبي خذ بديندار بزاني مال بروبي لغيبات خذ بديندار بزاني شاشكان كنترول نكرد بي ناكر آسايش يروح لقل قناها كنا بيت أيوة ابن القيم بيامك بأيما بدا أتوي آسايش يروح بو دستبر بي خود ببارز اللي قناها كانوا دسك بطاعة رب العالمين آسايش بو دلت ومالت بو دولو برد دروسي كاتي كوا دسكر بقناه كردن دڵنیا بە ئاسایشی دڵت یەکەم جار تێکەچێت دوایی ئاسایشی ماڵت تێکەچێت دوایی ئاسایشی وڵاتت هەموو تێکەچێت ئومێد دەکەم خوای گەورە لەتفمان لەگەڵا کە گوناهەکان بە گەورە سیرکەین و خۆمان لێ پارێزین لعل رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکاتەوە گوناهانێک کە بەرزمان کردوێتەوە ڕۆژانە عەفومان وەی عەزیزان ئەم دەرسانە سەرەتا عەرزم کردن تەنها دەرسێک نین بۆ ئەوەی ئێمە تەنها قسە بکەین تەنها شتانە بێ بێڵێن و جەنابیشتان بەزیێ بگرن بەخوا ئەمە دەرسی کردەوەی هەموو کەلیمەیەک لەمە ئەبێتە واجبێ لەسەر شانی ئێمە ئەبێ ئێمە بەڕاستی بسم اللهی خێری زۆر گەورە بکەین دەست پێ بکەین هەر یەکێک لە ئێمە نیەتێکی ساف نوێژی سەڵات و تەوبە بڕیار یەکجارێکی بدە چەند جوان و دوێنە گەنجێک تەلەفۆنی بۆ کردن
ماوەسا من زۆر گوناهکار بوو بڕیارم دا لە گوناهەکان واز بم تەوبەم کرد هەموو گوناهەکان وردە وردە زاڵ بوو بەسەریانە یەک گوناهم ماوە ماوەسا دوعام بوو کە بۆی زاڵ بوو بەسەر ئەزانی ئەم گەنجە لای خوا چەند ڕوتبەیەکەوە چکە بڕیاری داوە ئەی کوڕم پێشتر چۆن بووی ئێستا چۆنی دڵت چۆنە ئاسایشی ڕۆحت چۆنە ماوەسا ئێستا ئەزانم ژیان یعنی چی ئێستا ئەزانم چۆن تێبگەم لە ژیان جارێک کەسێکی هەواری موسڵمان بوو کە مەگەلەوەیە دانیشتم حاڵی پێشتر و حاڵی ئێستا چۆن خۆ ماوەسا گوناهێک نەمەوە لەم کردبوو زۆر گەڕام بۆی دوای ژیانی خۆمە ئاسوودەیەک بۆ دەروونم چوومەتە تورکیا چوومەتە لوبنان زۆر وڵات گەڕام زۆر هەوڵمدا زۆر دەرگام لە خۆم کردەوە بەڵام دڵم ئارام نەبووە ئەی ئێستا دڵە چۆن ماوەسا ئێستا کە لەسەر مەرباڵێک ئەوەستم بە ئازادی کە سەقینێ بەسەرمەوە کە دوورکە نوێژەکەم بە هەناسەیەکی زۆر هێواشەوە لەگەڵ خۆیان ئەدوێم هەستەکەم هەرچی خێر و بەرەکەتی ئەم سەرزەویەکی منە ئێستا ئەزانم ئاسوودەی یانچ خوا گەر خەڵکیان زانی چه ئاسوودەیەکە کەس نە ئەمە هەر ئەو گەنجە هاواریە و ماوەسا من زۆر سەرسوڕ ئەمێنێ خەڵک گوێن لە بانگێک چین لە بازاڕان ڕاناکەن بۆ مزگەوت ئەی بەخوا کاتێک کە بانگ ئەبیستم خەریکە خۆم ناتوانم بچم مزگەوت ناتوانم لە ڕۆژی تایبەتی خۆم خەریکە دڵم لە سنگم بێتە دەرەوە بڕوا بۆ ناو مزگەوتەکە سەیرە بەلامەوە خەڵک خەریکی کاسبی ڕاناکە گوێ لە حەی عەلە السەلاتە ناڕوا گوێی لە حەی عەلە الفەلاحە کە هەموو خۆشبەختی لەوێیە ڕاناکە لەسەر بەرەوە بەخوا ئەبینم گەنجێک ئەڵێ نوێژی بەیانی خەبەرم نەبووە سەرم سوڕە چۆن خەبەری نەبووی چۆن دڵی قبوڵی کرد بخوێ ئەو گەنجێکە خوا هیدایەتی تازە داوە ئەوە بەیانی حاڵی خۆی ئەکرد بەیانی ئەو چێژەیە ئەکرد کە وەری گرتو ئێمەش بمانەوێ بە دەست پێ بکەین کەی دەستمان پێ کرد سەرکەوتمان بەدەستێن کەی دەستمان شل کرد تەواو بووین ئێمە بۆیە ئومێدەکەم خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ ببین بەیەکێک لەو عەبدانەی کە بە معنای کەلیمە دڵداری بکەین لەگەڵ خوا ناسیە ئەم کەلیمە ئەگەر دروست بێ بەکاری بێنەوە واللهی ئەبێت لەگەڵ نوێژەکانتە چۆن کەسێکی دڵدار عاشق گەنجێک جارێک بۆی گێڕاوەوە ئەی ماوەسا ئافرەتێکم خۆش ئەویست ئەی واللهی پێش ئەوەی بگاتە لای من ئەی من نەبەتوانی دانیشم ئیلا ئەوەی ئامۆژەم کردێ قەت نەبەتوانی دانیشم هەتا ئەگەیشت ئەی تەسەوورت ناکەی کە چه حاڵێکم هەبوو ئەهاتم ئەچوو هەتا ئەو ئافرەتە ئەگەیشت بەخوا بە معنای کەلیمە ئینسان ئەبێ ئاوە دڵداری بکە لەگەڵ نوێژێکی فەرزیە لەگەڵ نوێژێکی سونەتیە لەگەڵ نوێژی زوحایە لەگەڵ قورئانەکەیە بەخوا ناکرێ یعنی ڕۆژگار بەسەر تا تێپەڕێ قورئانەکە داخرێ ناکرێ شەو ڕۆژ بەسەر تا تێپەڕێ و مصحەفەکە لە ماڵتانە داخرا بێ و نەتکردێت ناکرێ شەو ڕۆژ بەسەر تا تێپەڕێ دەسەکانە بەرز نەکرد بێتەوە و لەگەڵ خوایە قسە و نەکردێت ناکرێ گوێ لە خوا نەگرتبێ لە قورئانەکە ناکرێ شەو ڕۆژ بەسەر تا تێپەڕێ ڕۆحت لەگەڵ خوا ناسیات یەکردەوە بێ نابێ سەڵەواتت نەدابێ نابێ ذیکرە تایبەتەکانی خۆتت نەخوێندبێ نابێ شەو ڕۆژ بەسەر تا تێپەڕێ تۆ بە معنای کەلیمە لەگەڵ ذیکرەکانتە دڵداریت نەکردبێ ڕۆحت لەگەڵ یانە ئاسوودە نەبووی ناکرێت تەسبیحەکەی خۆتت فەرامۆش کردبێ ناکرێت کەسی ئیماندار شەو ڕۆژ بەسەریا تێپەڕێ و ئاگای لەو خوایە نەبێ کە ئەو هەموو لطف و ئەڵتافی بەسەر ئەوە باران ئێمە ئیماندار بەڕاستی پێویستمان بەوەیە لە گوناهەکان زۆر بە گەورە سیرکەین دڵمان بکەینەوە بۆ خواناسیەکان ئینجا ئاسایش بۆ دڵماندی ئینجا ئاسایش بۆ ماڵماندی ئەی ئەو کەسەی گلەیت لە ماڵت هەیە گلەیت لە کەسابەتت هەیە گلەیت لە دەوروبەرت هەیە گلەیت لە ئومەی ئیسلامی موسڵمانان هەیە ئەی ئەو کەسەی کە گلەیت لە هەموو ئەحزابی ئیسلامی هەیە گلەیت لە هەموو ڕێکخراوە ئیسلامیەکان هەیە گلەیت هەیە لە هەموو موسڵمانان پێش هەمووان وەرە گلەیی لە خۆت کرد وەرە لەگەڵ خۆتە دانیش وەرە یەک لەگەڵ گوناهەکانە بزانە چیت کردووە شەیطان نەتخەڵەتێنێ گوناهەکان لا جوان بکە
شێطان فێڵی زۆرە لەم کتێبە باسییانەکەی بەخوا جاری وایە بەیەک فێڵی بچووک ئەجرێکی زۆر گەورە لە دەست و ئەدا تا ئەو ڕۆژێ بکرێت تەسەووری کەسی وا هەیە لەسەر ئەوەی کە والله من بچم بۆچی بچم عمرە با خێر نەخێرەکە ئەکە نەئەچێ بۆ عمر خەسر الدنيا والآخرة کەسێکی تر بەخوا لە پشتی فڵانە مەلاوە نوێژ ناکە نوێژی جەماعەتەکانی ئەفەوتێ خەسر الدنيا والآخرة ئەگەر ئیمامی زوهری ئەفەرمێ ئەگەر نوێژێکم بە جەماعەت بڕۆ 27 جار ئەو نوێژە تکرار کەمەوە هێشتا پێم وایە حەقی ئەو جەماعەتە ئەفەرمێ صفەتی شیاوە بوو نوێژێکی لەدەست دەرچووە 27 جار ئیعادەی نوێژەکەی کرد ئیعادە طبعا بەشێکەیە لە سنەت ئیعادە دەرفەتێکە بە تەفسیل وەتان باسەکەم ئینسان دەستنوێژی هەیە بەبێ ئەوەی دەستنوێژەکەی شکا و دەستنوێژ نەگرێتەوە ئیعادەی بێت نوێژێکی کردووە نوێژەکەی دووبارە ئەکاتە بێتە ئیعادە هەرچەند عولەما فەرموون هەموو ئیعادەیەک ئەبێ بۆ ئەفزەلتر بێت پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فریای جەماعەت نەکەوتبوو فەرمووی کەسێک نییە خێرێ بەم پیاوە بکە کەسێک ئەساوتی من یا رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی بۆ ئیمامەتی بۆ نوێژەکەی لەگەڵا بکەرەوە ئەو پێوتە ئیعادەی نوێژەکەشی کردبوو چون نوێژەکەی لەگەڵ ئەوە کردبوو بۆ ئەجری جەماعەتەکەی نەفەوتی بۆیە ئێمە بەڕاستی لەم دەرسا ئەم عەمەلە وەرەگرین هەر یەکێک لە ئێمە لە ئێستەوە ئەبێ بڕیار بدا نوێژی سنەتی تۆ بکەین بگەڕێنەوە لای خوای گەورە بەخوا عمر زۆر کەمە بەهی ئەوە نییە ئێمە پەت و شەکێک بۆ نەفسمان ئەبێ خۆمان کۆنتڕۆڵکەینەوە لە گوناهەکان خۆمان بگرینەوە هەوڵ بدەین جۆدکەین لەعل ئەلتافی خۆ بەرەکاتی خۆ بەسەرمانە دائەبات خوای گەورە ئێمەی گوناهبار ڕوو ئەکەینە بەردەم دیوانی تۆ دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەین دڵمان ڕووی کردوتە تۆ یا ئیلاهی چاوەکانمان سەیرە ڕەحمەتی تۆ ئەکا ئەی ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە ئەی ئیلاهی ئێمەی گوناهبار هاتووین و داوای لێ ئەەکەین خوای لە گوناهەکانمان ببوورە پەروەردگارە لە گوناهەکانمان ببوورە پەروەردگارە هانامان بۆ تۆ هێناوە لە گوناهەکانمان ببوورە تو گەورەی خۆت گوناهی بە ئاشکرا کردومان عەفومان کرد گوناهی بە پەنهان کردمان عەفومان کرد گوناهانێک کە گەورە بوو کردمان عەفومان کرد گوناهانێ بچوو بوو گوێمان نەدایە عەفومان کرد یا ربی خوای گیان لەسەر جەم گوناهەکانمان ببوورە لە گوناهی دەستمان ببوورە لە گوناهی چاومان ببوورە لە گوناهی زمانمان ببوورە لە گوناهی بۆنمان ببوورە لە گوناهی گوێکانمان ببوورە لە گوناهی قاچەکانمان ببوورە لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە لە گوناهی دڵمان ببوورە خوای گیان خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی دڵمان ببوورە هەر خەتەرێکی خراپ بە دڵمان هاتووە خوای عەفومان کە خوای گیان دڵەکانمان ڕۆشن کەرەوە بە نووری خۆت یا ئیلاهی دڵەکانمان ڕۆشن کەرەوە بە نووری خۆت محەبەتی خۆت لە دڵمانە زیاد کە خۆشەویستی خۆت لە دڵمانە زیاد کە تو گەورەی خۆت دڵمان ڕۆشن کەرەوە نێوچەوانمان ڕۆشن کەرەوە زمانمان چاومان گوێکانمان ڕۆشن کەرەوە بە نووری خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان گوناهەکانمان زاڵ مەکە بەسەرمانە شەیطان زاڵ مەکە بەسەرمانە نەفسمان زاڵ مەکە بەسەرمانە ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە ئاسایش بۆ ماڵمان بنێرە ئاسایش بۆ وڵات و نیشتیمانمان بنێرە خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی مردووەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ربی خوای هەر کەسێک خۆشەویستێکی بۆ ئێمە هەیە و یا ئێمە خۆشمانەوە خوای لە گوناهیان ببوورە یا ربی پەروەردگارە ئەو کەسەی کە ڕقمان لێ بۆتەوە خوای لە گوناهی ببوورە هەر کەس ڕقی لێمان بۆ خوای لە گوناهی ببوورە یا ربی خوای غیبەتی هەر کەسمان کردو لە گوناهی ببوورە هەر کەس غیبەتی کردوین لە گوناهی ببوورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت عەفو و مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای گیان سپاردە قەت لای تۆ زایە نابێ وا نەفسی خۆمان سپاردەی تۆ کرد کردەوە ساڵحەکانمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفتەکانمان بۆ چارەسەر کە دەردەکانمان بۆ چارەسەر کە یا ربی خوای گیان ئێمە هەمومان گرفتارین بە کۆمەڵە گرفت خوای بۆمان چارەسەر کە تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر فەقیر یا ئیلاهی
گرفتەکانمان چارەسەرکە یا ئەکرەم الأکرەمین یا ربی خوای گیان داوات لێکن بە ناوی جوانت بەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە یا ربی پەروەردگارە ئەومان قەرزارە قەدی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان گونەهبارە عەفویکە پەروەردگارە ئەومان کەم ڕستە ڕستی حەڵاڵی زیادکە خوای داوات لێکن بە ناوی جوانت بەصیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە غەیری تۆ شرک نابن یا ئیلاهی کە دەستی زەلیلی بۆ بەرزکەینەوە بەخوا پەروەردگارە پشتمان نەوی ناکەین لە بەردەم تۆیان نەبێ بەخوا ئیلاهی تۆ خۆت ئەزانی پەروەردگارە سەرمان لە سوجدا نەوی ناکەین بۆ تۆ نەبێ بەخوا دەستی دوعا بەرز ناکەینەوە لە کەس ناپاڕێنەوە لە تۆ نەبێ دەیا ڕەبی ئیلاهی پێمان عەتاکە خوای گیان هەموو چاکەیە کە پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنات پێئەگرین و پەنامان بدە یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الأکرەمین خوای سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بەصیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت سەڵەواتەکانی ئێمە بگەینە پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم بە ئەندازی مەی بارانەکان خوای گیان بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بە ئەندازی گەڵای وەریوی ئەم پاییزە پەروەردگارە بە ئەندازی گیای سەوزبووی ئەم وڵاتە سەڵەوات بە دیداری پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم ئەلێدین و خۆ ئەبێ بگەێنە یا ڕەبی خوای خۆشەویستی ئەو خۆشەویستە لە دڵمانە زیاترکە بمان گێڕە لە ئەتباعی ئەو بمان گێڕە لە شوێنکەوتانی ئەو تو گەورەی خۆت خوایە داوات لێکرد بمان گێڕە لەو کەسانی کە بە حەقیقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی ئەون و ئەوانش ئەویان خۆشەوێ یا ڕەبی خوای گیان بمان گێڕە لەو کەسانی کە ئەصحابیان خۆشەوێ ڕضوانی خۆت خوایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە بۆ هەموو ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ببارێنە ڕەحماتی خۆت خوای گیان بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە خوای گیان بۆ هەموو ئەولیا و صالحین و عولەما و صدیقینی ئەم ئومەتە بنێرە یا ڕەبی خوای ئەم دوعانەمان قبولکە خوای ئەم دوعانەمان قبولکە خوای گیان ئەم دوعانەمان قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لنا من شيوخ